ئەوە لەبەر پسپۆڕیەکەی جەنابتە کە پێت وایە جەرگ هێندە گرنگە ئاوا وەصفی دەکەی یا هەر بەڕاستی کاریگەری گەورەی بەسەر تەندروستیمانەوە هەیە؟ ئوستاز گومانی تێدا نیە ئێمە هەموو شتێک داتا و دۆکمنت گورە خۆت ئوستازی سپاس. هەموو شتێک داتا و دۆکمنت دەخوا. یەک لەوانە باسم کرد آخر 500 کار ینی یەکێک 500 ئیشت بۆ بکات تۆ ئێستا کەسێک لە ماڵت کار دەکا ئەگەر دوو کار سێ کارت بۆ بکات تۆ خۆشت داوێ بێگومان ئەی ئەگەر 500 بکات 5 و 10 و 100 و 200 و 500 ڕاست ئەمە هەر بۆ خۆی وەڵامەکەیە. باشە بۆ چەوری لەسەر جەرگمان دەنیشێت زۆر گرنگە. جا سەرەتا گۆڕانکاریەکی زانستیش هەیە ئەگەر یارمەتیشم دەی لەوانێ هەندێک تێرمی ئینگلیزیە بێ بیکەینەوە کوردی بۆ ئەوی خەڵک بە جوانی تێبگا هەر زاراوەیەکی پزیشکی بڵێ بە ئینگلیزی یا بە عەرەبی دەیکەمە کوردی دەست خۆش بێ مەمنونم بینەر و بیسەری من کووردە زۆر مهمە. دروست خۆی چەوری جگەرە کاکە دکتۆر واتە خڕبوونەوە یان گلبوونەوەی چەوری لەسەر جگەر پێشتر پێیان دەگوت نافڵت واتە نەن ئەلکۆهۆلیک فاتی لیڤەر. پێش ئەوە خۆی چەوری جگەر دوو جۆرمان نیشتنی چەوری لەسەر جگەر سەرەتا پۆلێندەکەی بۆ کاری جگە لە ئەلکۆهۆل هۆکارێکیان ئەلکۆهولە کە ئەمە لە وڵاتانی دەرەوە زۆرە لە وڵاتی ئێمە شکور کەمە ئەلکۆهول کە سەبەب نییە و خەڵکێکی کەم دەیخوا. باشە دەینە سەر بەشی دووەم کە بەڕاستی تەوەری سەرەکی ئەو بەرنمەیە دەبێت چونکە ئەلکۆهول وەکوتم لێرە کەمە کە ئەویش پێیان دەگوت نافڵت واتە نەن ئەلکۆهۆلیک فاتی لیڤەر واتە نیشتنی چەوری لەسەر جەرگ بە هۆکاری کوهولی نەبێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی